بۆیە خۆشەویستمان صلى الله عليه وسلم ئەفەرمێت صيام يوم عرفة ڕۆژی عرفة أحتسب على الله داوام وایە لە خوا وا گومان ئەکەم خوای پەروەردگار أن يكفر سنة التي قبله وسنة التي بعده. ئیمامی مسلمیش ئەم فەرموودەی ڕیوایەتەکە ئەفەرمێ ڕۆژوگرتن ڕۆژی عرفە، ئەو ڕۆژەی کە وەها حاجیان ئەچنە کێوی عرفە، لەو ڕۆژەیە بە ڕۆژوو بیت. بۆیە برایانی خۆم زانای پایەبەرز ئیبن باز عەبدوڵڵا بن عەبدولعەزیز بن باز کە یەکێ بوو لە مفتیەکانی حیجاز ئەفەرمێت ڕۆژوو ئەم دە ڕۆژە ئەگەر هەر کەسێ بیکات، مەبەسمان ئەگەر یەکشەمە نۆمینەی حاجیان دەستی پێکرد، گەورەترین کردەوەتیایە بکرێت ڕۆژووە ئاگات لێبێ. ئەگەر بەتوانایی ئەگەر ئەتوانی ڕۆژوو بگری ئەو دە ڕۆژە بە ڕۆژوو بە لەگەڵ عیبادەت و نوێژ و سەدەقە و چاکەکانی تر ئەبێتە قەڵغانێک بۆ قیامەتت. وەکو خۆشتان ئەزان و زۆر جاریش باسم کردووە 70 ساڵ بە یەک ڕۆژ دەموچاو لە دۆزەخ دوورەکەوێتەوە. زانای پایەبەرز ئەفەرمێ ئەگەر ئینسانی مسلمان هەندێک خەڵکە لێ وەڵا کاکە ڕۆژووی تیانە ئەشێ مامۆستایەکی ئاینی زانایەک بڵێ ڕۆژوو ناگرێتەوە، بەڵام لەبەر ئەوە ڕۆژوو ئەگرێتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ خوا ئەفەرمێ الصەوم لی وأنا أجزي به. ڕۆژوو بۆ منە خوا ئەفەرمێ و خۆشم پاداشتی دەمەوە. مادام ڕۆژوو بۆ خوا بێت تۆش بە ڕۆژووی بۆ خوا لەم دە ڕۆژەیە لەو سنفەیە جێ ئەبێتەوە. بەڵام ئەواخیرەکەی کە نۆمینەی حاجیان ئەو ڕۆژەی ئەچنە عەرەفە ئەو ڕۆژە بە ڕۆژووبی خوددا ساڵێک تاوانت ئەسڕێتەوە، نەوەکو تاوانی بوختان، نەوەکو تاوانی غەیبەت، نەوەکو تاوانی زینا، نەوەکو خواردنەوەی مەشروب، نەوەکو شەهادەت و زوور شایەتی نەحەقی بدەی، ئەمانە ناسڕێتەوە. ها کۆمەڵێ تاوانی بچووکەیە ئەیسڕێتەوە. کابرایەک غەیبەتیت کردووە، کەسایەتیت سووک و سەلیم کردووە، پەرژینی قایم بێ لە ڕووتان، ئەبێ بڕۆیتە ماڵەکەی داوای لێبوردنی لێ بکەی، ئەو جا خوا لەو تاوانت خۆشە بێ. وا هەست نەکەی ئینسانی مسلمان مبادرە بە دەم و بە کردەوەکانی ئەکا. ئەبێ ئاگات لێ بێ برای خۆم ئەو کردەوانەی کە وەها ئەیسڕێتەوە کردەوە لاوەکیەکانن کە ڕۆژانە لە لەغو لەعب ئینسان بەسەریا تێ ئەپەڕێ، نەوەکو تاوانی کەبائیر خوای پەروەردگار ئیلا بە تەوبەی نەسوح لێمان ئەسڕێتەوە. بۆیە خوای پەروەردگارە فەرمێ یا ئەیوهە الذین ئامنوا توبوا إلى الله توبة نصوحا. هەر کەسێ لە ئێمە ئەگەر ڕەمەزان فریان نەکەوت لەم دە ڕۆژەیە با فریای خۆمان بکەوین، خۆمان لەگەڵ خوای گەورە ئاشتکەینەوە بە دڵنیایەوە خوای گەورە هیچ شتێکی غەرە شەخسی لەگەڵ ئێمەیان نییە، لەبەرەوەی ئێمە ئینسانین زەعیفین، لە گۆشت و خوێن دروست بووین. خوای پەروەردگار ڕەب العالەمینە غەنی عن العالەمینە. ئەو فەرموودە قودسیەش زۆر دڵخۆشکەرە کە ئەفەرمێ يا عبادي أي بندكم إنكم لن تبلغوا ضري فتضروني. إيوة ناقنا منها هتا زررم ليدن بخواي أم در روجن يوش بكي بروجو بي سجد بري نقازانج بخوا أجيني نزرر بخوا أجيني إنما هي أعمالكم أحصيها لكم. دور روجي ترشون چەند ساڵێک تێپەڕان ئێستا چاو بن و قێنە لە مناڵیەوە بەبیرتە. ئەمەش لە دوای مردن و قەبر و قیامەت وەکو خەیاڵی لێدێ. با ئێستاکە هەوڵ بدەین ئەم دە ڕۆژەی کە لە پێشمانە یا ئەیوهە الذین ئامنوا خوددا بانگ ئیماندارانەکە، نافەرمێ یا ئەیوهە الذین کەفەروا توبوا إلى الله، ئەفەرمێ یا ئەیوهە الذین ئامنوا. سەیکە ئیسلام هاتیتە ناو دایرەی ئیسلامەوە ئەشێ منافق بی، دووڕوو بی، درۆزن بی، پەرژینی قایم بێ. بەڵام ئیماندار درۆزن نییە، ئیماندار سەختەچێتی ناکە، ئیماندار غەیبەت و بوختان بۆ خەڵکی ناکە. خوای گەورە داوای تەوبە لە ئیماندارەکە. ئەگەر بە خۆت ئەڵێی ئیماندار، بەخۆ مەڵێم ئیماندار، خوددا ئەفەرمێ توبوا إلى الله توبة نصوحا. ئەگەر مسلمان بین ئەولاترە ڕاکەین بۆ تەوبەکردن، چکە مسلمان ئەشێ منافق و دووڕوو بێ، بەڵام ئیماندار دامەزراوە وەکو ئەوایە لە قیامەتا بسوڕێتەوە، چکە ئەو پایایەنی ئیمان و ئیسلام هەمووی تایە جێبووەتەوە.